نرخی یۆرۆ و پاوان بەرامبەر دۆلاری ئەمریکی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. شارەزایانی دراو دەڵێن ڕەنگە دراوەکان بە دۆلاریشەوە دابەزین بەخۆیەوە ببینێت ئەگەر دۆخی وڵاتانی زلهێز بەم جۆرەی ئێستا بەردەوام بێت. خۆی کە زیاتر پەیوەندی بەم 6 ڕۆژەوە بێ کە لە پڕە زێر هینە ببوورین یۆرۆ لە بەرامبەر دۆلارە بڵێن پاشەکشێکی گەورەی بە خۆیەوە بینی پەیوەندی بە بڵێن لێدوانەکانی ڤلادیمیر پۆتین بڵێن سەرۆکۆماری رووسیا و گرتنەوەی غاز لە ئەڵمانیا بەنسبەی لە 60 بە بیانووی سیانەکردنی بۆریەکان ئەمە ژوای کرد یەکسەی نرخی وزەی لەسەر ئاسیا ئەوروپا بەرز کردەوە و نسبەی هەڵاوسانیش و ئاسی گشتی نرخەکانی بەرز کردەوە و تەسیراتی لەسەر یۆرۆی ئەوروپیش و پاوانی بەریتانیش دروست کرد و بەنسبە پرسیاری دووەمەشەوە تەسیراتی لەسەر بازاڕەکانی ئەمە چێ بە حەقەت ئێمە ئەگەر سەری ڕیزبەندی مامەڵەی دراوەکان بکەن یۆرۆ لە ڕیزبەندی سێمە بە پلەی یەکەم لە بازاڕەکانی دراو لە هەرێمی کوردستانە زیاتر دۆلاری ئەمریکیە و دوای ئەوە تمەنی ئێرانی ئەنجا بڵێن یۆرۆی ئەوروپی پاوانی بەریتانیۆمانە لەسەر ئاستی بڵێن هاوڵاتیان کەمترین زەرێریان بەرکەوتو بەڵام ترێدەرەکانی بواری مامەڵەکردنی یۆرۆ ئەکسێرێتی ئەتوانم بڵێم لە 90 ڕوبەڕووی زەرور و زیان بوونەوە ئەوانەی کە مانگێک لەمە پێش یۆرۆیان هەبوو بێت لە 90 نافرۆشتەوە هەمووی بەلانی کۆمۆنیسپی لە 115 زەرێری بەرەکەوێت. لە پاڵ دابەزینی نرخی دراوەکان ئاڵتونیش بەراورد بە 6 مانگی ڕابردوو دابەزینی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بە جۆرێک بۆ هەر کیلۆیەک ئاڵتون 6300 دلار دابەزیوە بۆ هەر مسقالێکیش تەنها لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا 30,000 دینار دابەزیوە. ئەمڕۆ کیلۆی ئاڵتون بە 5 دەفتەر و 50 وەرەقە بۆ 52 وەرەقە ئەمان کڕیەوە لە بازاڕە. یعنی واتە عیاری 21 بە 240 دلار ئەمان کڕیەوە عیاری 18 بە 207 دلار ئەمان کڕیەوە. ئەم جاریان زیاتر عیلاقی هەیە بە سەر ئەمریکا و هەرچەنە خۆی تیجارەتێکی سین و ئەمریکاش هەیە ئەوەش لە ئارەیە یانەوێ دای بەزێن و دوایی ئاڵتونێکی زۆر بکڕنەوە تیجارەتێکە ئەوان یاری پێکەن و مەجموعەیە ئیفلاس پێکەنەوە ئەوەیە. ئەگەر ئاڵتون بەرەو دابەزین بڕات تەمان بازار باشە بێت لەبەرەوەی خەڵک یەت شت ئەکڕێ کە بەرز بێت کەم کەس ئاڵتونە کڕیانی بازارەکە تۆزێەوە سێنێت خەڵگەڵ ئەوێ ئەو ئاڵتونەی کە فرۆشتوێتی ئایا بۆیە کڕێتەوە ئێستا پرسیاری ئەوەکەنی تر هەیە بۆیە کڕێتەوە ئەی کڕێت هەشە ئەوەستێ دەڵێ احتیمال لە زیاتر دابەزێت. شارەزانی ئابووری دەڵێن دابەزینی درا و ئاڵتون کاریگەری دەبێت لەسەر دابەزینی کەلوپەل و کاڵاکان لە بازاڕەکان بەڵام ڕەنگە ئەوە کاتی بێت و پەیوەندی هەیە بە دۆخی ئەمنی وڵاتان و شەڕی ئۆکرانیا و رووسیاوە ئێستا ئاڵوگۆڕ بە درا و کڕینی فرۆشتن بە زێڕەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە هەمووان چاوەڕوانی جێگیربوونی نرخەکان دەکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.